وڵا خۆم هاش سەری دەستەکەم دەری ناو زەفتم کرد گوتم بە سیدی ئازار نەدا دەستی خێزان لە ناو دەمی گورگەکەی لە هاردیدا بوو خێزانم دەستی دناو دەویدا بوو. سڵاتان لە ببینەرانی پایتەخت میدیا لە گوندی سیتکانم لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دوای ئەوەی ئەمڕۆ بەرەبەیانێکی زوو گورگ پەلاماری ژنومێردێک ئەدات و برینداریە ناکات جا کاک شێروان خۆی لەگەڵ هاوسەرەکەی کەوتۆتە بەر پەلاماری ئەو گورگە با خۆی چیرۆگەکە و ڕووداوەکەمان بۆ باس کاک شێروان سەلامەتیە و پێشوەخت باری تەندروستی و ئەو برینەی کە دروست بووە چۆنە؟ زۆر بەخێرین سەرچاوم خۆشحاڵم بەڕاستی خوڕوان ئێمە سعات 5:20 دەستی ناو ئاژەڵمانەیە وەڵام من ناو ئاژەڵەکەی بوون طبعاً ئەو گورگە هات دەویست بچنە حیوانی جیرانم شوێنی حیوانەکەش سیمە نایتوانێت بچیتە داخل بی وەڵی کە گەڕاوە ئەمە ناو ئاژەڵ بوون وەختەشی ئەمن سەرقاڵی ئاژەڵ بووم خێزانم هەر گوتی نازانم ئەوە سێ دەستی ناو پەلاوەریشتیوە تەنگ پەلاوەرشمانەیە وەڵا ئیدی کە ئەو دوسێ بەردی هاوشتێ حەجمی بۆ خێزانم کرد شێوەی لە سەگەت و لە دوورەوە بە تاکید ئەوم زانی ئەمە دوور بوو گوتمان سەیە دوای لۆمە هات وەڵا خێزانم سا بەردی هاوشتنی ئیدی کە ئەوێ و پەلاماری خێزانمدا وەڵا پەلاماری دا ئیدی کە زانی ئەمن خەڵکی ئاژەڵ بووم دەنجی لێوا خێزانم حاقی ژشتووە وەڵی چون نەگەیشتبامی بەڕاستی زۆری زەڕیانش خێزانم دەرونیش باش نییە بینێکیش زۆر سەختە بەس ئی خۆمە حم لە باشە من لەبەرەوەی چم زەختم لێکرد لێ نەگەڕام مەسەلە خۆماشت سە گورگەکە لەناو دەستی خێزانم نادەویدا بوو دەرم هینا ئەو کاتی کە گەشتی دەستی خێزان لە ناو دەمی گورگەکەی لە هاردیدا بوو خێزانم دەستی دناو دەویدا بوو دەستی خێزانم وەڵا خۆم هاش سەری دەستەکەم دەری ناو زەفتم کرد گوتم بە سیدی ئازار نەدا یەکە لەگەرەوەندێ تۆزە درانیدانا ئەو دەستانم باش ئەوەی تۆ برینەکەت هەر ئەم دەستەیە وانیا باشێ من زۆر باش بەس خێزانم سەختین بەڕاستی زۆر قۆڵ و زۆر قۆڵ بێ دارێ وڵی زۆر قۆڵ بێت کرد بە تەمای باشە دکتۆر چارەسەرەکان چی بوون و لە چون بۆ خستخانی ئاشتی سۆران بەڕاستی زۆریان لێخەوتانی دکتۆرەکان زۆران لەوە کردینە تا درانگی نۆڕۆ لەوێ بووین و ئیتکەش گوتیان کاکە بڕنەوە و ڕۆژانە سەردانمانەکەن و هاتینەوە